خولیای بوون بە پزیشکی هەبوو بەڵام نەخۆشی ڕێگر بوو لە بەردەوامبوونی و بە ناچاری ماڵ ئاوایی لە خوێندنگا کرد. پەیام تەمەنی 25 ساڵە و دانیشتووی قەزای کەلارە و بەدەست نەخۆشی زگماکی دڵ و سیەکانەوە دەناڵێنێ. ئەو بەهۆی ئەو نەخۆشیەوە پەرتووک و پێنووسی قوتابخانەی لەدەستدا، بەڵام چیرۆکی کینۆی لە ژیان دەست پێ کرد و بوو بە نیگارکێش و فڵچە و ڕەنگ بوون بە هاوڕێی پەنجەکانی. من پەیام حەسەن ئەحمەد نەخۆشی زگماکی دڵ و سیەکانم لەگەڵایە بۆ تێپەڕبوونی کات ڕۆژانە کاری دەستی و وێنەکێشان دەکەم و زۆر سپاسی و کەسانە دەکەم کەوا کارەکانم بۆ نمایش دەکەن بۆ ئەوەی کەوا هاوڵاتیان زانکەوە شتەکانم ببینن. پەیام نایەوێ لە خەونەکانی داببڕێ و بۆ خۆی ئومێدی دروست کردووە و وێنەی ئەو خەیاڵانە دەکێشێت کە لە یادەوەریدایە. داواکار من لایەنی پەیوەندیدار ئەگەر بتوانن هاوکارم بن بێنە سەر خەت بۆ ئەوەی چارەسەرم بکرێت. من پێویستم بە چاندنی دڵ و سیەکانە لە دەرەوەی وڵات تکایەکەم ڕووجاکەم هەر کەسێک بتوانێت بێتە سەر خەت لایەنە پەیوەندیدارەکان. باوکێکی بەهێز لە پشت پەیامەوەیە، شوێنی بەشێکی زۆر لە خەونە بەدینەهاتوەکانی بۆ گرتوۆتەوە و وەک هاوڕێیەک هەنگاو بە هەنگاوی ژیانی لەگەڵیدا دەڕوات. هەوڵماندا بۆ چاندن بردمان بۆ هندستان لە 2018 سێ ساڵ لە هندستان بووین، بەڵام دۆخی کۆرۆنە کێشەی بۆمان دروست کرد و فشارێکی زۆری خستە سەرمان بۆ ئەوەیکەوە نەتوانرا ئەندامەکانی بۆ پەیاوی بێ و نەشتەرگەریەکە و چاندنەکەی بۆ بکرێ. بۆیە من بەڕاستی ئامانجی من و هەدەفی من لە ژیانی ئەم مناڵە ئەوەیە کە ڕۆژێک بێ کەوا هەناسەیەکی ئاسوودەیی هەڵبمژێ و ژیانێکی ئاسایی بژیت. ئەوە ئامانجی ژیانی منە. لێرە دەلاقەیەکی نوێ بۆ پەیام کرایەوە. تابلۆ و نیگارەکانی لە چوارچەوەی پێشانگایەکدا نمایشکرا و بەشداربوانیش وەک پاڵپشتێکی مادی دەستیان بە کڕینەوەی کرد. دوای ئەوەی کە فیچەرێکمان کرد لەسەر خات و پەیام بۆ سۆشیال میدیا، لە فیچەرەکە خات و پەیامێکی بوو کە داوای کردبوو پێشانگایەکی بۆ بکرێتەوە بۆ وێنەکانی و کارەدەستیەکانی. خۆشبەختانە خەڵکی کەلار، دەوروبەری کەلار، خەڵکی شارەکانی تر ئامادەیەکی باشیان دەربڕی بۆ ئەوی کەوا پێشانگایەک بکرێتەوە بۆ خات و پەیام و بۆ نمایشی کارەکانی. پەیام بۆ ماوەی 3 ساڵ بوو بە ئەمبەستی چارەسەرکردنی نەخۆشیەکەی لە وڵاتی هیندستان ژیانی بەڕێ کرد، بەڵام بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە بە ناچاری گەڕایەوە هەرێمی کوردستان. ئەگەر خێرخوازان هاوکاری بن جارێکی تر بە نیازی گەڕانەوەیە بۆ چارەسەری پزیشکی. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.